بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسوله الأمين محمد وعلى آله وصحبه أجمعين. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب آمين. السلام عليكم ورحمة الله وبركاته. لەگەڵ ئاراستەی چوارەمە بین دەربارەی کۆمەڵکاری کە چۆن بتوانین بە دەستە جەمعی ئیدارەیەکی کۆمەڵکاریانی وا بەکاربێنین و بهێنینە دی کە گۆڕانکاریەکی جەوهەری پێ بکرێت. ئێمە پێویستی بەوە هەیە کە زۆر پش و درێژانە دەست بە گۆڕانکاریەکە بکەین. ئێمە نامانەوێت لەسەر ئاستێکی چەند ساڵێک دەرکەوین و وەکو کەفوکڵێک و مساومە لەسەر وجودی خۆمان بکەین یا لەسەر عەقیدە و بیر و باوەڕەکانی کە هەڵمان گرتون. ئێمەمانەوێت گۆڕانسازیەکی ڕیشەیی لەناو کۆمەڵگەی خۆمانە بکەین، چونکە ئەوەی هەستی پێەکەین کە کۆمەڵێکی عەلمانی لادینی بە پشتیوانی غەرب هەموو قیەمێکی ئێمەیان ڕیشێکیش کردووە لە دید و تەسەوراتەوە لە عیبادەت زەعیفکردنەوە لە شوێنی عیبادەتەکان و کەناردانی شەریعەتی ئیسلام و ئیلغاکردنەوەی هەموو حکمێکی شەریعەتی خوای پەروەردگار و لاوازکردنی ئاڕاستەی دینەکە و هەروەها گۆڕینی قیەم و نەریتێک کە دابوو کولتورێک کە ساڵهای ساڵە کوردی لەسەر پەروەردە. ئەمە پێویست بەوەکە کە یەکەم زۆر پش و درێژ بین، دووهەم باش پەروەردە بین. ئێمە پێمان وایە لە ڕۆتی خۆمانە پەروەردەبوونی ئاستی یەکەمت پێویستیت بە خوێندنی 16 کتێب هەیە کە 8 بوارەگرێت. بواری یەکەم عەقیدە. ئەو کەسەی کە لەسەر عەقیدەی ئیسلامەتی پەروەردە ئەبێ ضروریە سەرەتا بۆ خۆی عەقیدەکە بزانێت چی و ئەنجا بشزانێت ئەو بنەما فیکریانەی لەسەر عەقیدەکە دروستە بن کەەوە زۆر مهمە. نەمە لای کورد نەمەدخەلیەکان پەی بەمە نابن، بۆیە ئەشێ مەلایەکی کورد زۆر متەبەحیر بە زۆر شارەزاوێت، بەڵام لە ململانێ سیاسەکە هیچ نییە، هیچ وەزنێکی نییە، بە سەیری سیستانیەکەی وانە مەلایەکی شیعەوانە، چونکە فکر و فقهی پێکەوە بەستۆتەوە. ئەو فکرە کابرای کوردی فکری کە فقهەکەی واز لێ هێناوە ئەوە تا لە پەرلەمان ئاسوورەتەوە قانونی نەربازی ئیمزاک. ئەوەی تریان کە شارەزای فقهەکەیە تا ڕۆشتە بە دوای ئەم ئیتیحادی عولەمای ناڕەسەن و بە دوای ئەو ئیتیحادی عولەمای ناڕەسەن کەوتوو لەگەڵ هەر کەسێکار بۆ بەعس هەر چەپڵەی لەدا مزاهرەی کردو بۆ پارتی و لە شەڕی هەردوو لایەنە هەر بەشدار و لە شەڕی عێراقیێرانە هەر بەشدار و بۆ هەمویان هەر باسی مەجهود حەربی کردووە، بۆ هەمووشان هەر یەک قسەی کردکە وەکو خوتبەکانی وایە دەقا و دەختی کراریانەکە. ئێمە نامانەوێ وابی، ئەمانەوێ سەریح وازەح لەسەر 8 بواری عەقایدی ئەم خەڵکە پەروەردە بکەین. بواری یەکەم عەقیدەکەمان. 4 کتێب لەم عەقیدە و فکرەیە هەیە. کتێبی یەکەم پوختەی پایەکانی باوەڕ لە ڕووی مەعریفیەوە ئەرکانی ئیمانت پێ ئەناسێ، ئەمە ئاستی یەکەم. ئەمە پوختەی پایەکانی باوەڕە. دووهەم چوارزاراوەکەی قورئان تەئسیلت بۆ ئەکات و ڕەسەنێتی دید و تێڕوانینی ئەم پوختەی پایەکانی باوەڕ لە مێشکدا ئەچەسپێن بە دیدێکی بەرفراوە. سێهەم شایەتمانەکە ڕەسەنێتی شایەتمانەکە وەکو دید و تەسەوراتێکی گەردوونی لە مێشکە ئەچەسپێن. ئەم سیانە هەرسێکی عەقیدەکەت پێ ئەناسێنێتەوە، ئەنجا لە ڕووی فکریەوە جیهانبینی ئیسلامی پێت دەڵێتەوە ئەم عەقائیدە ئەم نەگۆڕە عەقائیدیانە چ فکرێکی حەرەکی ململانەی لەسەر دروست دەبێتەوە. بۆیە فکرەکە ئەساسەن فکرێکی عەقائیدی ململانەی سیاسیە. تۆ لەسەر ئەمە پەروەردە. دووهەم ناکرێت تۆ لە ئاستی یەکەمی ئیسلامەتی ئەجارە قورئان نازانی بخوێنی تۆ بڵێ وەڵا ڕۆم بووە شوورە. تەجوید دەبێت فێرە، تەجوید فێرە بی، بە هەر کتێبێکی تەجوید فێربی. هەرچەند ئێمە بۆ خۆمان تەبان هەرێکی لەم باسانەیەکەین کتێبی لەسەر کتێبی تەجوید بۆ ئەوانەی کە دەستیانەکەوێت کتێبی تەجویدەکە خوێنی امتحانی تیادەی و تەفسیری سوورەی ممتەحینەش مەناڵ بژار وەکو نمونەی تەفسیری خوێن، چونکە تەفسیری سوورەی ممتەحینە لەگەڵ ئیتیجاهەکانی تری ئاڕاستەکەیە یەکەگرێت. یەکەم عەقیدەیە، دووهەم قورئانەوانیە، سێهەم فەرموودەوانیە. سیرەی پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام سیرەیەکی پاک و مختصەرەی خوێنی لەگەڵ دە فەرموودەکە هەڵبژێراون بە 40 فەرموودەی تر شەرح کراون. تۆ شارەزای 50 فەرموودە ئەوی بەلایانی کرد، بەڵام تۆ دەل لێ داوا کرا. دوای دیتە سەر فقه، عەقیدە، قورئان، حەدیث، فقه. لە فقه بە شارەزای نوێژەکانت بی. لە مەرحەلەی یەکەمە لە هاودینێتیە مەرحەلەی یەکەم ئەوەی لە داوا کراوە پاکژیەکە دەباس. ئەم دەباسە ئەبێ ئیمتیحانیان تیابێ 100 سوالە ئەبێ بەلایانی کەمە 60 تیابێنی بۆی دەرچی.
پاشەو دێتە سەر تەزکیەی نەفس. سێ کتێب لەسەر تەزکیەی نەفس. یەکەم پەروەردەی دەروون بۆی بزانێ خۆی تەزکیەی نەفس، نەزەریەی تەزکیەی نەفس لە لای ئێمە چۆن وامۆر کرد. پاشان برایەتی دینیە کە چۆن بە قووەتی بیرتەوە لەگەڵ براکانی ترتا، ئەنجا ئادابی کۆمەڵایەتیە کە چۆن لەگەڵ خەڵکی تر ڕەفتارەکە. ئەوەش تەزکیەی نەفس. ئەنجا کە تۆیەکی ساڵح و مصلح لە قورئان و لە عەقیدە و لە قورئان و لە حەدیث و لە فقه کە تێگەیشتی و تەزکیەی نەفسی خۆتت کرد، شایانی ئەوەی ئەم بانگەوازە هەڵگری. کتێبێکی کە دێتە پێشەوە ناوی دین و دیدی یان ڕێبازی بانگەوازە و کتێبی دووهەمی دوایە و ئومەت. لەم ئومەتەیە فێرەبی کە ئامەن و هاجر و وەجاهد و الذین ئاوە وەنەسەڕ و یعنی چی و جەماعەتی ئومەتی چۆن ئەتوانن ئەم بانگەوازە هەڵگرن. ئەو سێ ڕوکنە: دین، ئومەتەکەی بانگەوازەکەی. ئەم بانگەوازە بەم ئومەتە هەڵەگیرێ، ئەم ئومەتە ئەم بانگەوازە هەڵەگرێ، ئەم ئومەتە بەم دینە پەروەردابێ، ئەم دینە لەم ئومەتەیە ئەچەسپێ، ئەم دین و ئومەتەن کە ئەم بانگەوازە بەرزەکە. پاش ئەوە دێتە سەر فکری سیاسی. شارەزای فکری سیاسی بی کە ئەم ململانە گەورەی بەرامبەر بە ئیسلام هەیە، بۆچی لەو سەری ئەندۆنیسیاوە هەتاکو وڵاتی مەغریب لە هەرچی شوێنەکە ناوی ئیسلامەتی هێنرا ئەم غەربە 400 ساڵە دژی وەستاوە. ئەم ململانە فکریە لە کوردستانی ئێمە چۆن ڕەنگی داوت. سەنگەرەکانی کامانن، ڕموزی هەردوو بەرەکانی کامانن، صریح واضح لەسەر لا إله إلا الله نەبێ دروست نابێت. پاشان مەجای حاکمیەتی شەرع کە هەشتەمە بریتێ لە چەسپاندنی شەرع کە وەزیفەی سەرشانی ئینسانی مسلمان نەبێ ئەم شەرعە چۆن تەوحیدەکەی بڵاوەکات و چۆن بانگەکەی بۆ ئەدەی ئەبێ و چەسپاندنی شەرعەش ئاوا کەوابوو تۆ بێ لە ئاستی یەکەمە ئەم 16 کتێبە بخوێنی کە 8 مەجال: عەقیدە، قورئانەوانی، فەرموودەوانی، شەرع و ئوسولی، هێشتا ئوسولیەکەی لە مەرحەلەی یەکەمان ماوە، بانگەوازەکە، تەزکیەی نەفس و ئەو جۆرەشتانی کە تایەتی، و هەروەها فکری سیاسی ئیسلامی. فکری سیاسی بە شێوەیەکی گشتی و ئەو ململانەیە کە لەسەری دروست دەبێت. ئەنجا ئەگەر هاتو ئێمە ئەمەمان خوێن بە شێوەیەکی جوان و ڕێک و پێک، امتیحانمان تیادا، ئەلێرە دوای دەرچوونمان کە شەستمان هێناوە، شایەتیمان بۆ ئەدرە شەهادەیە وەرەگرین کە بەڵێ ئەم کەسە هاودینی بڕیوە لە ڕووی زانستن، چکە بە سێ شت سەرەکەویەی گۆر. تۆ هاودین نابی بە هاوبیر هەتا سێ شت نەبڕ. یەکەم زانست کە ئەم کتێبانە، دووەم پەروەردەبوون. ئێمە بێ ئەم 2-3 ساڵە هەروە متابعەت بکەین و بزانین تۆ چەند پەروەردە بووی بەم کتێبان. پاشان گیانی هەرەوەزی. تۆ خڕەبەردێکی بۆ گیانی ئێمە هاتووی دروست بووی، تۆ عیناد و کە لە ڕقی خۆت و ئینفعالی خۆت و بغزنی خۆت و ئەمانەت لەگەڵ خۆت هێناوە، ساڵح بووی تاکو بیبێ بە مصلح، یان فعلا تۆ خشتێکی ئەتوانی بێتە ناو ئەم بنیانی مەرسوسەوە کە خوای پەروەردگارەیە. لەبەرەوە ئەم سێ هەرسێکی ضەروری. زانستی شەرعی چەند زیادی کردەوە، پەروەردەی دەرونی چەند دامەزراوین، جا ڕەسەنێتی خۆت و پارسەنگی ئەخلاق و ئەمانە چەند عاکس بۆ تۆ کە بتوانی شیاوی ئەوە بی پەیامی خوای هەڵگری، و هەروەها چەند گیانی هەرەوەزی شت لەگەڵ براکانی تردا هەیە و ئەتوانین بە حەڵقەی پەیوەست. خوای پەروەردگار ئێمەش ئێوەش سەلامەت سەرکەوتوو کاتمان کە بە ئاداتی قەدەری خۆی وزەیەکی بەهێزمان لێ دروستکە لە کۆمەڵکاریەکی مەرکەزیە هەتاکو بتوانین دینەکەی سەر لەوێ هەڵگرینەوە. ئەقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله.